لەگەڵ هونەرمەندانە بەشێکیان مەڵاوە یان لێکردنیان هەروەکو ڕێزلێنان وێنەکانمان هەموویان لەوەیاندا. لقی هەولێری کێتین و سەرانی کورد کۆڕێکی بۆ هونەرمەند و شانۆکار سەبح عەبدوڕەحمان لەبارەی ئەزموون و کارە هونەریەکانی ڕێخستووە. لە لێدوانێکیدا بۆ کورسەد مەگەزین هونەرمەند سەبح عەبدوڕەحمان باسی لە مێژووی کارە هونەریەکانی خۆی کرد کە دەیان بەرهەمی شانۆیی و دراما و فیلمی هەیە و کاری دەرهێنانی بۆ دەیان بەرهەمی دیکەش کردووە. لەو ڕۆژەی کە دەستمان لە ژیان ماون دەبێت لەبەرەوەی داوا لە بەڕێزان پەیمانگایەکی هونەری بووە وەکو کۆلیژێکی هونەری بووە وەکو وەرکشۆپ بەشی ئەزموگەری هەڵبژار لە بۆی کەوان کە هاتن وەکو شەپۆڵک ئەوانەی کە ئێستا لە بەردەستمە سەداییەکی ئەو بەڵگانەیەک لەناو ئەرشیفی من هەیە لە بۆ ئەکەی باش نەبوو هەتا گەیشتینە ڕاپەڕین ئەوەی کە من باسەکەم لە بۆ لەسەرەوە تا گەیشتیتە پەرلەمانی ئومێدبەخشەکە لە بۆ من کە هێشتا خەڵکێک هەیە توانای بەخشینی هەیە توانای داهێنانی هەیە خەڵکی بەهرەمەند ئەو هەموو ساڵە و هەموو ئەزمونە ئێستا ئەگەر لە ناو ئیشەکە من ئەگەر دەرفەتیان لە بۆ بڕەخسێ زەمینیان لە بۆ خۆش بکرێتن ژێرخانی ئیشکردنی دراما و شانۆ ئەوانە هەموو هەبیتن بە ئەکیدی ئەوانە هەموو ئێبدا دەکەن و دەتوان خزمەتی خۆیان بۆ ملەتەی بکەن کە پێویستیان بە دروستکردنی بە ئاگاییەکی وەشیاریەکی هونەری هەیە لە هەموو کاتێک زیاتر ئێستا لەگەڵ هونەرمەندانە بەشێکیان مەڵاوە یان لێکردنیان هەروەکو ڕێزلێنان وێنەکانمان هەموویان لەوەیاندا نایە مەمووی دەبەسترێتەوە بۆ ئەزمونەی کە لەگەڵ کۆمەڵێک لە هونەرمەند لە بۆ ئەوەی کە دەیڵێم تەنها یەک پرۆژە